لەبارەی دیدگای حکوومەت یاریمی کوردستان بۆ گەنجان هاوکات لە ڕێگەی فەرمانگۆ دامەزراوەکانی حکوومەت یاریمی کوردستانەوە لە چوارچێوەی ئەو پرۆگرامە جیهانی کە بۆ پاڵپشتی لە گەنجان هەیە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز فەلاح حەسەن سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز فەلاح سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە ڕۆژی جیهانی گەنجان دەمێ بزانم کە دیدگای حکوومەت لە چه ئاستێکدایە بە نسبەت پاڵپشتی لە گەنجان و هاوکات بینینی ئەو کێشەوالنگاریانی کە لە بەردەم گەنجاندا بەگشتی هەیە. بناوی خدای گەورە و میهرەبان، سەرەتا زۆر سوپاس بۆ کوردستان 24 و هەروەها لە ڕۆژەکە ڕۆژی جیهانی لاوانە پیرۆزبایی لەسەر جەم لاوانی کوردستان بە تایبەتی و لاوانی گشتی جیهانیش دەکەم. طبعا حکوومەتی هەرێمی کوردستان ئیمانێکی تەواوی بە وزەی گەنجی هەرێمی کوردستان هەیە، ئەوە نکۆڵی تێدا ناکرێت. پێم وایە هەموو وڵاتێکیش کاتە کە نسبەی گەنجی زیاتربی دەتوانانی زیاتر خزمەت بکە و دەتوانانی زیاتر پێش بکەوی. حکوومەت هەوڵەکی جدیدایە لۆی بتوانی بێکاری کەم بکاتەوە لە هەرێمی کوردستان، بەڵام لەوانەیە هێشتا نەگەیشتە ئەو ڕادە و ئەو نسبەیە کە گەنجی ما چاوەڕێ دەکات لە حکوومەت، بەڵام پشتیوان بەخوای گەورە تەسەوڕ دەکەین ئەو ئیشکردنە لەسەر ئەوەی کە گەنج بێکاری تێدا کەم بکرێتەوە مەراحلی دێ و خطواتی لە پێشە ئەوانە بە مرور زەمن لەوانەیە عادەدیان کەمتر ببتەوە. حکوومەت مەسەلەن کە باسی ئەوەی دەکەین دەرفەتی چۆن پێدایە و یان مەسەلەن چۆن دیدگای هەیە، حکوومەت هەرێم حەز دەکا زۆربەی زۆری ئەوانەی کە لە حکومڕانی حکوومەت یان لە دەستی بازرگانی یان لە دەستی کوشت و کاڵ ئابووری گەشت و گوزار ئەمان هەمووی تاقی گەنج بن. تاکیدم لەو بارەوە حکوومەت هەرێم پلانی باشی دانێ و ئیشی باشی سە دەکات. باشە هەنگاوەکانی حکوومەت و خاڵانە کە جەنابەت باست لێوە کرد لە ئاستی ئەو پێشکەوتنانەی سەردەم و کۆمەڵگەی نێودووڵەتیە بۆ بواری لاوان. حکوومەتی هەرێم طبعا ئەمە بەخۆمان دەزانینەوە وەزعی اقتصادی دنیا بەعام گۆڕانکاری بەسەکرایانی مەسەلەکە تەنها هەرێمی کوردستانیە لە دنیا بە شێوەی گشتی باری ئابووری هەر زەحمەت بووە، کەواتە دەستی کار لە زۆر بە زۆری وڵاتانیش کەم بوویتەوە بە حکومی تەکنۆلۆژیایکی زۆر. بەڵام حکوومەتی هەرێم مەسەلەن لە مەجای ئەلکترۆنی هەوڵیدایە حکوومەتەکەی خۆی بە دیجیتەڵ بکە، محاولەی کردیە سیستەمی ئەلکترۆنی زیاد کە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتی خۆی. طبعاش ئەوە چێ دەتوانێت لەو مەجالە ئیش بکە لە مەجای تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیات زۆربەی زۆری گەنجەکانە، چونکە ئەوانی کە بەتەمەن و لە حکومڕانی پێشتر بوون تاکیدم لەوە ناتوانن لەو مەجالە خزمەتی وڵاتی خۆیان بکەن لەبەرەوەی نەیانتوانی لە تەمەنیان فێر بن بگەن ئەو ئاستا. بەڵام الحەمدولله ئێستا گەنجێکی زۆر هەیە پێم وایە لە پۆرتالەکانی حکوومەت لە وێبسایتەکانی حکوومەت لە دام و دەستگایەکانی حکوومەت مەسەلەن بە نمونە لە بەڕێوەبەرایەتیەکانی مەسەلەن هاتوچۆ پاسەپۆرت ئەوانە کە دەیانبینن زۆربەی زۆری گەنجن لەبەرەوەی سیستەمی ئەلکترۆنی بەکاردێنین و دەتوانن بە دیجیتاڵکردنی کوردستان لە ڕێگەی گەنجانەوە ئیستیفادە لێ بکەین. یعنی شتی تریش هەیە، بەڵام ئەوە یەک لەوانەیە کە لەوانەیە زۆر بەرچاوی خەڵبی کە خۆیان دەبینن گەنج لەگەڵی دەگونجێ. زۆر باشە. هۆشیار بوونەوەی گەنجان سەبارەت بە ئەرک و مافەکانیان لە نێو کۆمەلگادا زۆر گرینگە، بەتایبەتی ئەگەر هەنگاوێک یا پاڵپشتیەکە بێت پێویستە گەنجان لەو ئاراستەیەدا ئەوانیش هەوڵ بدەن. ئەمە ڕۆڵی ڕێکخراوەکانە تا چەندە کار لەسەر ئەم بابەتە لە هەرێمی کوردستان کراوە؟ ئەوە احتیمالە بە دوو حالت ببینین، ینی یەکەم جار ڕێکخراوەکان فعلەن دەبی زۆر دەوری باش ببینن، مەسەلەن بەکردنەوەی خولی زۆر مەسەلەن ئاست بەرزی پیشەیی لۆی دەستی کار فێر بن، ینی شەرنی ئەمە تەنها هەموو کەسێک شەهادە داربی ئەمە لەسەر ئیش داینین. لەوانەیە زۆربەی زۆری ئیشەکانی دەوڵەت یان ملت ینی کاری ڕۆژانی ئینسان کاری پیشەیی بی، احتیمالات و لە ماڵێ کێشەی کارەبایی دەبی پێویست بە کەسەکە دەستی پیشەیی هەبی، ینی ناکرێت کابرا ئیلا کەسێک بی دەبی شەهادەیەکی ماجستێری هینابیان بە کەلەوەرێکی تاوا کردو کە بێ ئیشەکەی لێ بکە. کەواتە ڕێکخراوەکان دەورێکی زۆر ئەساسی دەبینن لەوەی خولی تەواوی پیشەیی دەبۆ گەنجانی کوردستان فەرەهم بکەن بۆی بتوانن دەستی پیشەیی و کار زیاتر بی، بتوانن ئیشیان زیاتر دەستکەوی. بەشی دووەمی ئەوەی کە باسم کرد بەشێک خۆی گەنج خۆی گەنجش دەبی خۆی پێڕا بگەین، ینی ئێستا لە زۆربەی زۆری وڵاتان کە دنیا بەرەو تەتویر دەڕوە گەنجەکە لە مەجالێک حەولەدا ئیش ببینتەوە لۆ ئەوەی لە مستەقبل ئیشەکەی دەستکەوی. مەسەلەن ئێستا لە کوردستان مڵاحەزەمان کردیە
تشتی خۆر ئەو سۆلەر پاوەەر پەیدا بۆکو مۆزۆی کارەبایی با بڵین کارەبای ماڵان کە بە تشتی خۆر پەیدا دەبی گەنج بە خۆشی دەبی بیر بکاتەوە ناکری مەسەلەن حکوومەت پێ بڵێ وەرە خۆت فێرە ئیشی تشتی خۆر بکە چونکە لەوەیە لە ماوەی نزیکدا زۆربەی زۆری ماڵەکانی کوردستان ئەو نوع سیستەمە بەکاربیێن گەنج دەبی لەو مەجالە خۆشی فێر بکەم حاولەکە ڕاینا فێربیلەوەی بتوانانی زووترین کەس بیتن دەستی لەو ئیشە هەبی یان مەسەلەن سیارە ئێستا بە حکمی ژینگە و ژینگە پارێزی مەسەری سیارەی کارەبایی پەیدا بووە مەسەلەن ئەو سیارە پەیدا بووە کە هایبردی پێدرن ئەوانە و بزانم ئەوانش پێویستە گەنج خۆشی دەست پێشخەربی یعنی خۆی وابکاتن لەو مەجالە فێربی چونکە مەسەری کارەبایەتی سیارە لەوانی زۆربەی زۆری لە ئەوانەی لە کوردستان ئیش دەکەن لە دەستی پیشەسازی ئۆتۆمۆبیل احتیمالە نەگەیشتنە ئەو مستەوایە بەڵام گەنجەکە ئێستا پێڕادەگا دەتوانێت زووتر پێشی حەتەسەکانیش خۆی بگەینتە ئەو شتانێکە لە کوردستان پەیدا دەبی لە ئایندا زۆر باشە ئەم هەوڵی گەنجیش خۆی دەوری زۆرە بەڵێ بەڕست فەلا هەم ژینگەیە تا چەندە لە هەرمی کوردستان بۆ گەنجان ڕخساوە هاوکات ئایا چارەسەرکردنی کوێن بابەتانە تەنیاکی حکوومەتە خۆی گەنجی کوردستان دەبی ئەوەی لەبیر نەکە ئەمە دەنگۆیەکی خراپ لەسەر حکوومەت و ملەتی مەپەیدا بوو لەسەر وڵاتیمە لەبەرەوەی زۆر جیهەتێ ئیش دەکە لەسەروی کە پیشان بدە حکوومەتی هەرێمی کوردستان یان وڵاتی خۆمان بێکارێکی زۆری دروست کردی لە بۆ گەنجان تکا دەکەم ئەوە تەنها لەو مەجالە تەماشا نەکرێت فعلەن ئەمە لەو مەجالە لەوانەیە بڵین دەستی کاریمان کەمە ینی نەمانتوانێت تا حدێک هەموو شتێک لە بۆ گەنج بکەین بەڵام ئەوەش لەبیر نەکەن کوردستان دوژمنی زۆرە لە مەجای میدیایی دێن هجوم دەکەن هێرش دەکەن سەقەزی کوردی و هەرێمی کوردستان کە ئەنەما ئیشی نییە و ژینگەکەی دروست نەبووە و یان بیئەکەی لە بۆ نەڕەخسایە ینی باوانێ هەڵ نەخەڵێتێن بە مەوزوعی میدیایی زیاتر خۆی لە کوردستان زۆربەی زۆری کەسەکانی کە دەشیان بینین ئەمە مەسەلەن ئەو ماتۆرسایکلانەیە ئەمە ڕۆژانە دەبینین کە خواردنی دەبن لە بۆ ماڵەکان و لە بۆ تەڵەباتی خواردنەکانی خەڵک سێ بەشی ئەوانە گەنج نیژەکەن بەڵام احتیمالە گەنجی خۆمان نییە ئەمە نەهاتین لە سەوان ئیشکەین هاتین لەسەروان ئەو کوردانی خۆمان ئیش بکەین کەوایان لێ بکەین وڵاتیمە بێ ئیشە یعنی ئەوە تاکید بە دەستە چی دەرەچی شەیە لۆ تێکدانی هەرێمی کوردستان و پیشاندانی ئەوەی کە حکوومەت مەسەلەن فراهەمی نەکردە بۆ گەنج بەڵکو نە حکوومەتی هەرێمی کوردستان تانیتی بیئەک دروست بکە ژینگەک دروست بکە بەڵام گەنجی خۆشمان دەبی شەرم نەکە کە خزمەتی وڵاتی خۆی دەکە یان کاسبی دەکە خوای گەورە ژانی هەموو ئینسانەکانی وەکو یەک دروست نەکردێ بە تەبەقەیە ینی ناکری هەمومان چاومان لە دەوڵەمەندیەکەی بی هەمومان چاومان لە سیارە جوانەکەی بی بە مەرحەلەیە بە کاسبیە بە ئیشکردنە یعنی دەبی ئەوانە لە ژیان پێم وایە ئیمانت پێ هەبی کە خوای گەورە ئەوانی لە بۆ ئینساندانێ بە مەرحەلە سەبەر دەبی ئیشکە کاسبی بکات تا پێڕاگە بەڵام ئیمانی بەوەی بیتن کە تەنها ئیژ نییە و کاسبی نییە و احتیمالە بەخۆشی لە ناو عیلەکەی خۆشی لەوانەیە ڕۆژانە پرسیاری دەکەن دەڵێ با بەکو کاسبی نەدی و عالەمەکو ئیش دەکە ئەو هەموو ئاوەدانکردنەوە و هەموو بیناسازی و ئەو هەموو شەریکاتە و هەموو عقارە و هەموو بزنسە گچکانە هەیە ینی خۆی گەنجی کوردیش دەبی ئیمانی بەوەی هەبی هەم هێرشەک هەیە کە دەیەوێت گەنجی کورد سارد بکاتەوە لە خزمەتی نیشتیمانی خۆی و کاسبی و دەیەوێت تەمبەڵی بکە دەیەوێت وای لێ بکاتە دوژمنی ملەتەکەی خۆی وڵاتەکەی خۆی و هەمیش گەنج دەبی ئەو تاقەی لە خۆی دروست بکە بتوانانی خزمەتی نیشتیمانی خۆی بکە بەڵێ بەڕێز فەلا حەسەن سەرۆکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان